شەلاقەکەی گرتووە هێزی سەربازیم هەیە و دێم ناکرێت ئەوە حەل نییە دەتەوێت حەلی بکەی فەرموو بۆ دابنیشین. ڕۆژ دوای ڕۆژ بەغدا بڕیاری تازە دژ بە کوردستان دەردەکات و ئامادەش نییە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ کورد کۆبێتەوە. لایەنە سیاسیەکانی کوردستانیش تا ئێستا نەیانتوانیوە لە بەرامبەر بڕیارەکانی بەغدا هەڵوێستان یەک بخەن بە کۆی دەنگ بە بەغدا بڵێن ستۆپ. سیاسەتمەدارێکی کوردیش دەڵێت یەکڕێزی نێوماڵی کورد لە ئێستادا لە هەموو کاتێکدا پێویسترە بۆیە دەبێت هەرچی زووە پارتە کوردەکانی کوردستان کێشەکانی نێوانیان وەلا بنێن بە یەکەوە ڕوبەڕووی هەڕەشەکان ببنەوە. یەکڕێزی ئەساسە بەنسبەتەوە و پاشەوە تەوان داژمنیشن چاوێ بخشێنەوە بۆ شتانی کە کراوە پێش ڕفراندەم ڕفراندەم پاش ڕفراندەم شەڕەکان شێمە هەر توهمە دەبەخشێتەوە کەسدا نانیشێ لێکی باتەوە بۆ بوو کێ متهەمە کێ مەسەنسا زۆر جۆمان لە تومەت بوو ئەم ماوەیە بەستا ئێستا هیچ تاقیقی نەکراوە بەڕێی منە بێت چاو بخشێنەوە بە سیاسەکانی خۆمان دەبێت لەگەڵ بەغادا بنیشێ بۆی کێشە هەڵکەین ئێ باشە تۆ بینی خۆت بۆ دانانیشی یعنی بازێ شتێ خەڵقە پرسێ تەوان لەبەرەوە بەڕێی من دانیشتن باشە. غروری و بێمنەتی بەشێک لە دەسەڵاتدارانی کورد وای کرد ئەو دەستکەوتانەی کورد دەیان ساڵە بە خوێن دەیچنێتەوە بەهادەر بچێت تەنانەت ئایندەی قەواری کوردستانیش کەوتۆتە ژێر مەترسی لە ناوچوون. چاودێرێکی سیاسیش دەڵێت پێویستە ئەو دەموچاوانەی هۆکاری سەرهەڵدانی ئەو هەموو کێشەیە بوون بە زووترین کات لە پۆستەکانیان دوور بخرێنەوە و لە دادگایەکی دادپەروەرانە دادگایی بکرێن کەسانی پاک و شارەزا لە شوێنیان دابدرێن. دەموچاوی نوێ بێنە پێشەوە خەڵکانی دڵسۆز بێنە پێشەوە کاری ئەم هەرێمە بەڕێوە بن و ئەوانەی کە بەرپرسیانن لەم شکستانێکەوە بەسەر هەرێمی کوردستان هاتووە ئەو خیانەتەی و ئەو ناپاچیانێکەوە ئەنجام درراوە چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی سیاسیەوە و چ ئەوانەیەکەوە گەندەڵ بوونە و سەرۆت و سامانی ئەو وڵاتیان بە هەدەرداوە ئەوانە بەڕاستی دوور بخرێنەوە لە حکومڕانی و ئەگەر دادگایەکی عادیلانە هەبێ و ئەگەر دادگاکانمان نەزیه بن پێویستە ئەوانە بدرێنە دادگا. پەرتەوازەی نێوماڵی کورد و هەوڵدانی بەشێک لە کاربەدەستان و پارتە کوردیەکان بۆ بەژۆندی تەسکی حیزبی و کەسی بە یەکێک لە خاڵە لاوازەکانی کورد دادەندرێت کە بە درێژای مێژوو دوژمنانی کورد و کوردستان سوودیان لێبینیوە بۆیە چاودێران پێیان وایە ئەبێت کورد نێوماڵی خۆی کۆ بکاتەوە و بە زووترین کات ئەو کەسانە لە دەسەڵات و کای سیاسی دوور بخاتەوە کە تەنها لە بیری بەژۆندیەکانی خۆیاندان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.